سەفەقات ئەو گەندەڵیەی بۆتە مۆتەکەی پرۆسەی سیاسی لە عێراقدا. گەندەڵیەک گیرفانی بەرپرسان گەرم دەکاتەوە و داهاتی گشتی و گیرفانی خەڵکیشی هەڵتەکاندووە. هەندێک کەسی لەپڕێک کرد بە کوڕێک و وەک مۆرانەیەکیش سیستمی سیاسی عێراقی داڕزاند. تیوار نهێنیە گەورەکە ئاشکرا دەکات. لە دوای ڕووخانی ڕژێمی بەعس و سەدام لە ساڵی 2003ەوە گەندەڵی کۆیدام و دەستگاکانی دەوڵەتی عێراقی گرتەوە. ئەگەرچی حکوومەتە یەک لە دوای یەکەکانی عێراق لە ساڵی 2005ەوە تا ئێستا بانگەشەی بەرەنگاربوونەوەی گەندەڵی دەکەن، هەروەها دام و دەستگاکانی چاودێری دارایی و دەستەی نەزاهە و لیژنە چاودێریەکان لە عێراق بۆ گەندەڵی تا ڕادەیەک چالاکن و شوێن پەنجەشیان دیارە کە گرنگترینیان ئاشکراکردنی دزی سەدە بوو. بەڵام بابەتی سەفەقات وەک مۆرانەیەک لە ناوهەناوی سیستەمە سیاسیەکەدا بەردەوامە و لە پشتی پەردەوە سیستەمەکەی داڕزاندووە. سەفەقات واتە ڕێکەوتنی ژێربەژێری سیاسی و بەرپرس و وەزیر و پەرلەمانتارەکان بەرامبەر با پرۆژە، بە جۆرێکی تر واتە کارێکی دیاریکرا و بەرامبەر با بڕەپارەیەک. ئەم جۆرە گەندەڵیە لە عێراق باوە و کەس نکۆڵی لێ ناکات و بە کەسیش بنبڕ ناکرێت. تەنانەت ناشتوانرێت شوێن پەنجەی ئەم جۆرە گەندەڵیە بۆ دەستگاکانی چاودێری گەندەڵی لە عێراق بسەلمێنرێت. بەپێی چەند سەرچاوەیەکی سیاسی ئاگادار و باڵا کە بۆ تیوار قسەیان کردووە، لە ئێستادا سەفەقات پرۆسە سیاسیەکەی عێراق هەڵدەسوڕێنێت و وەرگرتنی پارە و سەفەقاتیش چەند جۆرێکە. یەکێکیان لەسەر ئاستی حیزبولایەنە سیاسیەکانە کە بەرامبەر بە دەنگدانیان بە کابینەی حکوومەت یان هەر پرۆژە یاسا و بڕیارێک لە حکوومەت یان پەرلەمان ژێربەژێر پارە وەردەگرن. جۆری دووەمیشیان لەسەر ئاستی پەرلەمانتار و وەزیر و بەرپرسانی دیکەیە کە بەرامبەر بە دەنگدانیان بە هەر یاسایەکی هەستیار و گرنگ بۆ لایەنێکی دیکە یاخود زۆر جار ئامادەبوون لە دانیشتنێک بۆ تەواوکردنی نیسابی یاسایی یان بێدەنگبوونیان لە دۆسیەکی گەندەڵی پارە وەردەگرن کە بەوتەی مەشعەن جبوری زۆر جار بەهۆی سەفەقاتەوە سیاسی هەبووە 1 ملیۆن دۆلاری وەرگرتووە. تەنانەت خودی جبوری خۆی دان بەوە دادەنێت کە پارەی وەرگرتووە. سەرچاوەیەک بۆ تیواردووەوە و دەڵێت لە ناو پەرلەمانی عێراق و کاتی هەڵبژارنی پۆستەکان زۆرترین سەفەقات کراوە. بە تایبەت لەم خولەی پەرلەمان لە هەڵبژارنی سەرۆک و جێگرەکانی بەدەر نەبوون لە سەفەقات و وەرگرتنی ژێربەژێری پارە لە لایەن پەرلەمانتار و بەرپرسەکانەوە لە ئاستێکی باڵادا بووە. ئەو سەرچاوەیە دەشڵێت سەفەقاتەکان بە زۆری لە ڕێگای سەرۆکی فراکسیۆنەکانەوە دەکرێت، زۆر جار لە 10,000 دۆلارەوە بۆ ملیۆنێک دۆلار، یان وەرگرتنی پشکی پرۆژە، ئۆتۆمبیل، شوقە و یەکەی نیشتەجێبوون، یان گەشتی دەرەوە وەک سەفەقات دراوە بە پەرلەمانتار و بەرپرسانی تر بەرامبەر بە دەنگدانیان با پۆستێک یان یاسایەک یان بێدەنگبوونیان لە دۆسیەک وەریان گرتووە. بەپێی زانیاریەکان کاتی دەنگدان بە هەڵبژارنی سەرۆکی پەرلەمان کە ئەنجامەکەی سەری نەگرت، بەڵام شێخ شەعلان دەنگێکی زۆری هێنا. بە ئاشکرا شەوی پێش دەنگدانەکە سەفەقاتی گەورە کرابوو، بەشێکی زۆری پەرلەمانتارەکان لەو ڕێگایەوە گیرا بوون. هەر بۆیە شەعلان تەنها چەند دەنگێکی کەمی مابوو دەربچێت. ئەمەش هەموو لایەنە شیعە باڵا دەستەکانی شۆک کرد کە چۆن بەبێ ئەوان نزیک بوو سەرۆکی نوێی پەرلەمانی عێراق دیاری بکرێت. سەرچاوەکە دڵنیاییدا لەوەی بەرپرس و پەرلەمانتارانی کوردیش تێوەگلاون لەو سەفەقاتە، بەڵام بە زۆری بۆ حیزبولایەنەکانیان ئەو سەفەقاتانە دەکەن. هەر بۆیە لەم ڕێگایەوە واتە لە ڕێگای سەفەقاتەوە زۆر بەرپرس و پەرلەمانتاری عێراقی لەپڕ بوون بە کوڕێک و ئەم گەندەڵیەش بەربۆتە هەناوی سیستەمەکە و وەک شێرپەنجە و پەتایەکی گەورەی گەندەڵی داهاتی گشتی و خەڵکی هەڵتەکاندووە و تەنها گیرفانی بەرپرسانی عێراقی گەرم دەکاتەوە.